ئەوەش گەڵاتا تاوەرە گەڵاتا تاوەر جا ئێستا بۆتان باسەکەم ئێرە کوێ تاوەری گاڵاتە یەکێکە لە بەرزترین بینا و کۆنتترین شوێنەوارەکانی شاری ئیستەنبوڵی تورکیا کە بەرزەکەی نزیکەی 63 متر دەبێت و لە 9 پێگاتووە. تاوەرەکە کە لە کتێبە کۆن و مێژوویەکاندا بە تاوەری مەسیح ناو دەبرێت وەک بەشێک لە دیواری بەرگری شارەکە و بۆ پاراستنی شارە کۆنەکەی قوستەنتینیە لە ساڵی 1349 دا دروست کراوە. گاڵاتە تاوەر کە لە دووری چەندان کیلۆمەترەوە دەبینرێت و سەرنجی چاوەکان ڕادەکێشێت ساڵانێکی زۆرە بە بەرزترین بینای شارەکە دادەنرا بەڵام ئێستا چەندین بینای بەرزتر لەم شارە دروست کراون. تاوەری گاڵاتە ئەگەرچی لە سەردەمی خۆیدا بۆ چاودێریکردن و کۆنتڕۆڵکردنی بەندەرەکانی دەوروبەری بەکاریان دەهێنا بەڵام ئێستاش گرنگی خۆی لەدەست نەداوە و ڕۆژانە بە هەزاران گەشتیار سەردانی دەکەن و بۆتە یەکێک لە بەناوبانگترین شوێنەوارە دێرین و گەشتیارەکانی ئیستەنبوڵ. ئەگەر سەردانی ئیستەنبوڵت کرد و ویستت وێنەیەکی جوانی شارەکە بگریت سەردانی ئەم تاوەرە بکە چونکە بەشێکی زۆری شارەکەی لێوە دیارە و دەتوانیت دیمەنێکی زۆر جوانیش ببینیت. هوا قبول Bağıramam. Bağıramam ben. Bağıramam. ئەوە دیمەنە دابینیە یەک نەفەر نییە ئەوە منکە زۆر بەداخەوە منیش گەم لەگەڵایە ئەڵا قبوڵی کرد هیچ نییە ئەوش دوو مانگە خاینێ خوا ڕەحمیان بێتە